پێشوە خدەم قارەمانانی ئێمەیان بردبوو بۆ خەستەخانە، لەوێ هەموو خوێنیان لێگرتە بوو. دواتر بەدارەکان و ئەیان بەستنەوە بە پێی بەڵگەنامەکان کۆمەڵی خەڵک لەوێ حوزوری هەبووە کە بەرپرسیارەتی هەبووە لە حیزبی بەعس و لە دایرەی ئەمن و ئەم خەڵکانەش لەوێ بوون. بە پێی شایەت حاڵی ئەو خەڵکێک کە لەوێ بووە، حتا ئەو دەقەیەشی گول لە باران کراون هەر هاواریان کردەوەی تاکەن کێشاوە ترافی نەتەوایەتی. نازانین کێ ئەم وێنەی گرتووە، بەڵام جەلال عەبدوڵڵا، بەرهەم عومەر، کەمال مەحموود، عەلی حەمەڕەحیم و تاریق قادر پێنج گەنجی شاری سلێمانی بوون وا لەوێ بەدارەوە بەستراونەتەوە. ئەو شوێنەش دووڕیانی سەرچنارە لە 24 دەی ساڵی 1970 هەر پێنجیان گول لە باران کران. ئەم گەنجانە لە یەکێک لە شانەکانی ڕێکخستنی سەر بە کۆمەڵەی ڕەنجدەرانی کوردستان کاریان دەکرد. ئەمە ساڵی 84 بۆ 85 لە سلێمانی کە مەجموعەیە گەنج بووین، ئەوە نەمان زۆڵم و زۆر ئەبینی لە ناو شارە، جێ قوبوڵکردن نەبوو لای هەموو کەس. ینی ویستمان هەوڵێ بین شتێ بکەین کە ئەو چاوترسانی خەڵک کەمتر کەینەوە. لەبەرەوە بە پێویستمان زانی شانێک دروستکەین کە هەستین بە هەنێ ئیش لە سلێمانیا بیکەین، هەم لە پێناو پاراستنی خەڵک و هەم بۆ شکانی حزبی بەعسیە و کاتە واوە بوو کردیشمان. دەستپێک کە ئەم شانەیەمان دروست کرد من بووم، شەید کەمال بوو، شەید تاریق بوو. خێزانەکەمان لەنۆ ئەندام پێکاتە بووین باپیرم و دایکم و باوکم و سێ خوشک و سێبرا ژیانێکی ئاسایی ئەژیین بێ کێشە بووین، بەڵام دائیمەن هەموو کاتێک بابەتە سیاسەکان لە ماڵمانە باز ئەکرا، ئەو ڕووداوانەی ڕۆی ئەیە بە ئاگا بووین لێی، بە تایبەتی لە سەرەتای ساڵی هەشتاکانە ئەو خۆپیشاندانانەی لە شاری سلێمانی ئەکرا من بە بەردەوامی لە یادما کە شەهید کەمال لەو کاتانە بەشدار بوو لەو چالاکیانە. لە بەرۆی من مناڵێکی بزێ و بووم، حەزم ئەکرد شوێنیان بکەوم و زۆربەی کاتەکانیش بە دزیەوە بەبێ ئاگایی دایک و باوکم کە زۆر جاریش سزا ئەدرام لەسەر ئەوە. لە دوای ئەوەی من شەید کەمال و شەید تاریق ئاگاداریان کردمەوە، وتیان برادێکی زۆر قارەمان هەیە، ئێمە حەزەکەین لەگەڵمانە کار بکە، هەم پشت و پەنامانە هەم جێگەی متمانەیە. وتم چێ؟ وتیان جەلالی ناوە پێڵەن حاجی. منیش موافقەتم کرد، ئەوە بوو شەید جەلالم ناسی. لە شوێنێک یەکتریمان پێنی شەید جەلال دەمانچەیەکی پێبوو، دانیشتین و گفتوگۆمان کرد، هاوڕابووین لەسەرەوەی کە بتوانین بە متمانەوە لەگەڵ یەکا کارکەین. ئەو کات جەلال کە دراوسێمان بوو لە زیندان بوو، لە زیندانی بەعسیەکانە لە ژووری عەداما بوو، شەید جەلال بەر بوو، چوون بۆ لای و بۆ بەخێراتنەوەی و دانیشتین بێکەوە و زۆرم پێخۆش بوو کە جەلال لە نزیکەوە بناسم. وتی بەکرد پێم خۆشە تۆ لەگەڵ ئێمە کار بکەیت، ئێمە کۆمەڵی برادری لە ڕێخستنی کۆمەڵەیە کارەکەین و ئەکتیڤین و ئێمە چالاکی میدیایش زۆر کەمەکەین، ئەوەی کە زیاتر ئێمە تەرکیزمان کردوتە سەر چالاکی عەسکەریە. منیش تەلەبەیەکی گەنج بووم، 18 ساڵ بووم، هەرچەنە تۆزێ ترسم هەبوو، بەڵام جەلال غیرەتێکی باشی یامە بەر. ئیترەوە بوو برادەرەکانی پێناسانم بەرهەم و کەمال و تاریق و عەلی پێناسانم، وتی ئەمانە کوڕی باشن و تێکۆشەرن و لەگەڵ خۆمان کارەکەن. من ئەو هاوڕێیانیانم لە یاد دەکە هاتن هاتوچێ ماڵی ئەمەیان ئەکرد، لەوانە کاگەئارام کە هێشتا لە ژیانە ماوە، و شەهید حاجی کە لەگەڵ خۆیان شەهید کرا، و شەهید تاڕقیش کە بە هەمان شێوە لەگەڵ خۆیان شەهید کرا، و یەکێ لە هاوڕێکانیشی کاک بەکر فەرەج بوو کە ئیش لە ژیانە ماوە. ئەمانە من لە بیرمە هاتوونەتە ماڵمان و بە بەردەوامی لە ژوورەکەی شەهید کەمال بوون، لە قاتی دوو لە قاتی سەرەوە دەرگاکەدا ئەخرا، بەڵام نەمانەزانی لە ئەو دیو دەرگاکە باسی چی ئەکەن یا چی ئەگوزەرێ. ئەم گروپە لەو کات و ساتەیە کە خەباتیە کرد بەڕاستی زۆر زەحمەت بوو، بەڵام ئەو خەڵکانەی کە ئیشیان تیا کرد بە ئەزمون بوون.
ئێمە چالەکیەکانمان لە چەند خاڵێکا خۆیە بینیەوە بەشی یارمەتی بۆ هێزی پێشمەرگە و هاوکاری هاوڵاتیان و دەوڵەمەندەکان بەشێک بوو لە کارەکانمان بەڵام ئیتر بە شێوازێکی ڕێزەوە ترە چوینە لای پزیشکەکان بە شانازیەوە زۆرێک لەو پزیشکانەی کە لە سلێمانیا هاوکاریان کردوین نەک تەنها بە پارە کاری کەشمانە کرد کە پەیوەست بوو بە کاری سەربازیەوە هەر لە لێدانی ئەمنەکانەوە هەر لە کوشتنیان هەر لە ڕفاندنی چەکەکانیان ینی زۆر جار ئەوان پێویستیان بە دەمانچەیەک بۆ ینی گروپێکیان دروست کردووە و پلانێکیان داناوە کە چۆن چەکەکەی لێ بفڕێنن لە دوای ئەوە بە فترەیەک جەلال ڕۆژێک پێوتم تی بەکرد چالایشێکم بەدەستەوەی ئەیکەم بۆی تۆ ئاگادار بیت لەگەڵ کشێکا تەنسیقم کردووە کە تەقە لە زابطێکی عێراقی بکەم پێم وە بوو ڕای تەها بوو ئەو کاتە چەند ماڵێک هەبوون لەو ماڵانەی کە خەڵکیان بەغەڵەتە ئابرد بە ناوی کاسپیەوە بە ناوی شت فرۆشتنەوە بەڵام وەکو نیمچە بارەگایەکی لێ هاتبوو بۆ یەکناسین لەگەڵ ئەمنەکاندا یا یەکناسین لەگەڵ ئەو خەڵکانەی کە وەکو گروپێک جانی خۆیانە خستە ژێردەسیە و فاشستانە و ئەیان فرۆشت ئێمە چوینە ماڵێک لە سەرچنار من بووم شەید جەلال بوو شەید کەمال بوو هەرسێکمان کە چوین یەکدوانێکمان لەوێ بینی من خۆمێکێکم مەناسی لێ تووڕە بووم وتم تۆ ئەی ناکەی چیەکەی لێرەوەتی بەخواتم شت بکڕمتم جارێشکە نامێ لێرە بوو بینم ئەمە شوێنی شتکڕین نییە یەکێچکەی لێ بوو ئافرەتێکی باڵا بەرز بوو ئێمە تەرکیزمان بە دوای ئەوە بوو ئەم ئافرەتە پەیوەندیەکی تونند و تۆڵی لەگەڵ ڕای تەها هەبوو بە شەخسی هاوڕێی بوو یعنی با بڵێن نزیکترین کەسی ڕای تەها بوو دایمە چوو بۆ لای و ئێمە لەوێ وتمان ناوت چیە مامانزانی وتی ناوم لەوێ ناوێکی خوازراوی پێوتین ئێمە دوور و نزیک ڕۆشتین کە ڕۆشتین لەو بەرەوە وەستاین هەتاوەکو ئەم ئافرەتە هاتە دەرەوە کە هات سواری لادایەکی تەکسی بوو ڕۆی بە دوای کەوتین بەڵام لە ڕێگا ژمارەی لاداکەمان گرت بە دوایە بووین هەتا فولکەی ئاسکەکە لەویا سیارە هاتە بینمانەوە وەستان و ئەمە لێمان دابڕا کە لێمان دابراون بوو ئێمە وا متەفیق بووین هیچ شتێک بەس هین نەکەین بە تاگڕەوانە سەر ڕۆیانە مەسەلەن هەمومان ئاگاداری کارەکان بین لەبەر پاراستنی گیانی گروپەکە و گیانی خۆمان دیار بوو دوای دوو ڕۆژ موعیدی دابوو بە شەید جەلال کە بیبینێ ئەو کات ئێمە داواکاریەکەمانەوە بوو کە بتوانین بە هەر شێوازێک بێ ئەو ئەفسەرانە یا ئەو درڕندانە یا بە تایبەت ڕای تەها بخاتە داوێکەوە ئیتر بە هەر شێوازێک بێ بە سزادان بێ بە دەست بەسەری بێ بە هەر شتێک بێ ئەو چالاکێ گەورەیە بکەین بەڵام شەید جەلال ئێمە ئاگامان لێ نەبوو بوو چوو بوو ئەم ئافرەتەی بینی بوو دەوری سعات 5 ئێوارە بوو دایشی هاو بۆ ماڵێمەوتی بەکرد جەلال نهاتۆتەوە زۆر سۆراخمان کرد تاوەکوی سعات 8 جەلال دەنگی نەبوو دوایی جەلال لە سژنەوە جوابێکی بۆ من ناردەوە وتی ئەو کچەی کە پەیوەندیم لەگەڵ یا هەبوو ئەوە تووشی کردووم لای بانقی زراعی چوارباخ قواتخاسە یاوێتی بەسەرما بەس فریا کەوتم دەمانچەکەم فڕێەوەتە گەڕاجێکەوە ڕاستەخۆ لێ شەید جەلال گیرا بوو بەداخەوە کە گیرا بوو من بە ڕەحمەت بێ دایکی هات بۆلا دایکی هاتووتی ئاگاتان لە خۆتان بێ جەلال نەهاتۆتەوەڵەن گیراوە ئیترە و کات بەڕاستی من و دایکی جەلال چوون بۆم باس کەوتم
کارسەتی شەوای بەسەر هاتووە جەلال پەیوەندیمان کرد بە ئارامەوە. یەکەم هەوڵمان هەوڵدان بوو بۆ دۆزینەوەی ئەو شۆفێرەی کە تەکسێکەی پێبوو ئەم ئافرەتەی هەڵگرت بوو بیباتە شوێنێک. من لەگەڵ شەهید کەمالە سیارەکەمان بینیەوە لەگەڵی سەرکەوتین وەکو نەفەر پێنامان بەرەولای سەرچنار. من پێم وتم کاکە ئێمە داواکاریەکمانەیە تۆ بەو داواکاری کەرامەت و شەرەفی بنەماڵەکەمان ئەکڕیتەوە. وتی چییە کاکە بۆ من چیم کردو؟ وتم هیچت نەکردوتەوە بەس ئێمە منەو سەردەمەوتم وتم من براژنم عاجز بوو لەگەڵ کاکما تووشی شەڕ بوون بەڵام ماڵێکی ناسیاومانەیە لە سەرچنار ئەو لەگەڵ تۆیان سوار بووە نازانین لێوە بۆ چۆ ڕۆشتووە چۆتە چ ماڵێک. دوای سێ چارەکێک بیری کەوتەوە وتی وەڵایی ئەگەر ئەوەی ئێوە بیڵێن لە لای ئەبوو سەنا سوارم کردو بردوومە بۆ لای فولکەی ئاسکەکە بۆ سەرەوە لای نادی معلیمینەوە کاتە پیانۆ ینی مامۆستایان شانی داینوەتی خۆی کردو بۆ ماڵەیە وەستاین تا هاتە دەرەوە کە دوای کەوتین چووە سەرچنار بەرەو سەرچنار بە تاکید خۆی کرد بە ڕۆزەکەیە ئێمە هەستاین ژمارەی ڕۆزەکەمان وەرگرت. هات لە ماڵی ئێمە ئارام تەلەفۆنی بۆ ئەو کچە کرد کە تەلەفۆنم بۆ کرد سەرەتا بانگم کردوتم خزمێکی خۆی مەگەر حەزێت نەبێ مامۆستا فڵانم بۆ بانگ کرد. وتی ئەگەر ئەو کوڕە محاولە نەکەیت بەر ببێت ئێمە تووشی کێشەی گەورە دەکەین بە خۆتان و خێزانتانەوە لەبەرەوە داوا ئەکەین بڕۆ تەنازولکە لە داواکەت لەوەی کەشکاتە لێکردەوەی کە بەگرتە داوا چونکە بەڕاستی جەلال بکوژرێت کێشەی گەورە بۆ ئێوە بنەماڵەکەشتان دروست دەبێت. ئەبێت چیت کردو جەلال بەردەی ئەجنە جەلال بەرنەدەی ژیانی ئێوە هەمووی کۆتایی پێێت تەلەفۆنەکەم داخستەوە تاوای لە هاو کاریگەری کردە سەر کچەکە لە ناچاریا چوو بۆ لە ڕایتەها پەشیمان بۆ لە ئیفادەکەی خۆی کە جەلال بۆ کوشتنی ئەو هاتبێت. دوای فترێ جەلال ئاعترافی نەکردو ئەو کچەش تەنازولی بۆ کرد جەلال دیسان لە زیندان بەربووە کە بەربوو گەڕان بە دوای ئەوەی چێ ئەم تەلەفۆنەی کردووە چێ تا دیدی کردووە گەڕان بە دوای منەم قەبزم دەرچوو من خۆم شاردەوە لە دوای ئەوەی کە من پەیوەندیم لەگەڵیانان نەما نەک پەیوەندی ئیشم لەگەڵیانان نەما بەرهەمی برام ژێر بەژێر ئیشی لەگەڵاکردن. من ئاگام لێ نەبوو ئەمانە ئیشیانە کرد کە ئیشیانە کرد پەنایان بردوبوو یەکێک پەیاکەن بۆ سەیارەیەک تەکسی پێیە لەگەڵ یان نابێ بۆ کارەکان لەگەڵ ئەو برادەرەش چەند چالاکییان کردبوو. شەی جەلال ڕۆژی شانوتی یەک سەلام هەیە پێت ئەناسیێنم یە بۆ ماڵی خۆمان حەزەکەم بیناسیت وتم چێ وتی کەسێکە پێم خۆشە بیناسی کوڕێکی ئازایە و لە دەری شۆپیان وتین ئەوان نردوێنە بەلامان من دانیشتم چاوەڕێم کرد لەگەڵ جەلالە لە ماڵی جەلال ئەو کوڕە هات تعارفی پێکردم وتی من فڵان کەسە و کاروان لەگەڵا کاوشتیوە دوایی کە برادەرەکە خۆحافیزی لێکردن ڕۆی وتم جەلال ئەتوانم منەم کوڕە ناسم و نزیک لە مۆڵی وتی بۆ ترسیت ئەو شەرک و ئێمە وایە و ئەویش وەکو بەرهەم و کەمال و تاریق و وەکو من وایە بۆ شتێک هەیە لێ بترسی وتم وەڵڵا هەر لە خۆم و دەموچاوی ئەو زەلامە ناخوێنمەوە بەباشی تێکەڵاو ببوو لەگەڵیانە بەڵام من ڕازی نەبوو من بناسێت چەند جار داوەت و چوونە دەرەوە ئاخر ئیشیش کە کردیان ئەو لادایەکی پێ بۆ ئەو نەجاتیان لە ئیشکردنەکەیە هەرچەنە وتی کوڕی چاکە و کوڕێکی پیاەکی فەقیرە و وایەوەمانوتم حاجی جان من تەنها ئەم پێنج کەس زیاتر نامێ هیچ کەسێکتە بناسم. ئیتر ئەمانە چالاکیەکدا ئەنێن بۆ ئەوەی کە بچن مدیری ئەمن یا ئیختیالیکەن یا بە هەر شێوازێک بێ بچنە سەری. لە چەندین دانیشتنە ئەم کوڕا کە لەلایەن بەعسەوە کڕاوە
بە جیهازی خاص ئیتر هەر شتێکە بە تەرجیلی بچووکە بە هەرچی شتێکە هەموو دانیشتنەکان تۆماری دەنجی کردووە وەکو بەڵگە و بەڤیس لەسەر ئەم کوڕانە. ئەوان لە چەند ڕۆژێک پێش ئەوەیە لە ناو چالاکیەکان کە ئەویش کوشتنی عەبدوڵڵا حەسەنە، پلانی کوشتنی عەبدوڵڵا حەسەنە، هەرچەند فیشەکێکی زۆری پێوە ئەنێن بەڵام ناکوشتێ. بەداخەوە فەریدون کە ئەو کاتە لە هەمان گروپەکەی ئەوانە لە بەشی ڕێخستنەکانی ناوشار و چالاکیەکانی ناوشار بووە، بەداخەوە ئەو ئەچێ ئیخباری لە هاوڕەکانی ئەکا لەگەڵیان نەبووە نەک لە ئیشەکە تەنها ساریکی لادای پێ تەکسی پێ بوو دووری خستونەوە لێەوە پەیوەندی بە دایری ئەمنەوە هەبوو کاتە جیازێکی تۆمارکردنی دەنگ کە پێڵین تەجوید بڵێنەوە کاتە داری ئەمنەیە بوو ئەوان لێ وەرەگرێ ئەڵێ ئەمانەوەی جۆمان لە قسەکانیان بێت کە چۆن باسی تەقەکردندا ئەو کەساکەن. ئەم تاوانبارە هەستا بوو دەنجی هەمویانی لە کۆڕ و کۆبوونەوەکانە تۆمار کردبوو، تەسلیمی کردبوو بە چێ بە دایرەی ئەمن. دارێ من بەمە ڕازی نابێت ئەڵێ ئەمێ بە مستەمسەک بیانگرین دەماچەکانیان پێبێت. من ئێساش بەبیرمێ لە بەرهەم تووڕە بووم بۆتم نابێ کاریان لەگەڵا بکەیت. ئەوە بوو بەیانەکەی بەرهەم ڕۆشتە دەرەوە، ئێوارێ بەرهەم نەهاتەوە بوو بە شەو نەهاتەوە بوو بە مقۆ ئەم سەراوسەرتر کەوتینێ سۆراخ بۆ ماڵەکان. من چوون بۆ ماڵی حاجی وتم حاجی وتی نەهاتۆتەوە، چوون بۆ ماڵی شەید کەمال وتی کەمال نهاتۆتەوە، ئەی بەرهەم بەرەمیش نهاتۆتەوە. ئیتر ئەو شەوە شیرازەی ئەم خێزانانە هەمووی تێکچوو، بڵانسمان تێکچوو. لە 1970 شەید کەمال لەگەڵ هاوڕێکانی شەید حاجی و شەید بەرهەم لە گەڕێکی ئیسکانە بن و ئەو کەسی تریشیان لەگەڵا ئەبێت فەریدون. سۆراغمان کرد پرسیار ئەم سەر ئەو سەر وتیان خەڵک لە ئیسکان گیراوە. چوین دوکانێک هەبوو لە ناو ماڵێکە لە خانوەکانی ئیسکان، چوین پرسیارمان کرد وتمان کەس لەم ناوە گیراوە، وتی بەڵێ پێرێ سێ کوڕی گەنج ئیستیخبارات و ئەمنوشت گرتیانن، وتی هاتن لێرە شتیان کڕی. بەڵامێکێک لەوانە کوڕێکی گەنج بوو مناڵ بوو لەگەڵیانە باقیەکەشی وەرنەگرت بوو بەرەمی برام. لەوەیە کە هەستەکەن کەوتونەتە ناو بۆسەوە هەوڵی ئەوە ئەیەن کە ڕێگایەک بدۆزنەوە دەربچن لە وەزعە ئەوەی کە ئێمە بۆیان باس کردین ڕۆشتونەتە دوکانێکەوە، بەڵام دیارە فەریدون کە لەگەڵیانە بووە ئاگادار بووە و ئەوانیشی بە ئاگا هێناوە بە نەتیجە دەستگیر کراون. ئەم مووقعی کە بەرهەمی برام و شەید جەلال و شەید حاجی تاگیرابوون ڕێک بەرامبەر بە ماڵی ئەو تاوانبارە بوو کە لە بەرزایەکەی ئەو بەری مەجیبەک بوو. شێت عەلی چوو بوو شێت تاریقی وتە بوو کاکە تکال لەکەین
دایرە چۆڵکە و بڕەرەوە ماڵەوە بەس بە قسەی نەکردی وتی کەس من ناناسیە بۆ بانی ئەوش گیرە. کە ئەوم بیست من وت با بچمیشنوێ شێت علی ئاگادار بڵێن علی ئاگادار کەمەوە کە ڕاکات لە ماڵەوە تا من چوومە ماڵی علی ئەویش دراوسێما دوو کۆڵان خوارێمە بوو خواتخاسەیە بووی بەسەریانە علیشان برد بوو دوای ئەوە هەر پێنجیان کەوتنە زیندان. دوای دەستگیرکردن و هەواڵی بستنی دەستگیرکردنیان ژیان لە ماڵی ئێمەیە گۆڕا بە شێوازێک بە سەرتاپە حاڵەتەکان نائاسایی بوون. دایک و باوکم لە سەرەتاوە بڕیاری ئەوەیانە کە باپیرم وەکو قۆناغی یەکەم بچێتە ماڵی مامم بۆ ئەوەی دەستگیر نەکرێت لە ئەگەری دەستگیرکردنی ئێمەیە چونکە ڕوون بوو کە لە سلەیمانی کە ئەو ڕووداوانە ڕووی ئەیە کوڕەکان ئەگیران زۆربەی حاڵەتەکان خێزانەکانیشیان ئەگیرە. ئیتر کەوتینە سۆراغی هەوڵی واستە و ئەم سەر و ئەو سەر و دیارە خێزانی کوڕەگیراوەکان بە بەردەوامی لە پەیوەندیا بوون سەردانی یەکتریان ئەکرد و لە هەوڵی ئەوەیە بوون ڕاستەیە بۆ کوڕەکانیان بدۆزنەوە و بتوانن دەربازیان بکەن. ڕووناکی خوشکم مامۆسا بوو لە مەولانە خالیت لە ئیسکان مدیرەکەیان سد گەلاوێژی ناوبوو خزمایەتیان هەبوو لەگەڵ مکەڕەم تاڵەبانیە. دواتر ترسی ئەوە هەبوو کە ئێمەش بگیرەی لەبەر ئەوە بە ڕۆژ لە ماڵی خۆمانە بە ئاسایی ئەژیین شەوانە لە دوای نان خواردنی ئێوارە بڕیار ئەدرا ئەم شەو بچین لە ماڵی کێ بنوێن شەوێک لە ماڵی مامم ئەنووسین شەوێک لە ماڵی خاڵم ئەنووسین. منەستان لەگەڵ ڕووناکی خوشکم چوون بۆ بەغا چوینە ماڵی مکەڕەم تاڵەبانی دۆزیمانەوە. من پێم وتم کاک مکەڕەم ئەو کوڕانە بە ناوی ڕێخستنەوە گیراون بە ناوی دزنی خیالات وەمانەوە گیراون وتی ئێوە ئەگەرەتانەیە و کوڕانە بەرنابێ من تەکلیفیشکەم سەدام منەخاتە شوێنی ئەوان بەڵام ئێوە وەکو خێزانەکان ناتوانم متمانەی ئەوە بکەمە گیرێن یا ناگیرێن بەڵام ئەگەر ئاگاتان لە خۆتان بێ شتێکی خراپ نییە. نزیکەی مانگێک دوای گرتنی کوڕەکانیان شەوی نۆی 1970 هێزەکانی ئەمن و تەواری هەڵدەکوتنە سەرماڵەکان و خێزانەکانیشیان دەستگیر دەکەن. من ئەو کاتە هەشتا مالیدم هەشتاویەکە هەر لە ناو 6 ساڵیە ینی لە دەوروبەری 5 بۆ 6 ساڵیە ئەبووم. شەوێکی درەنگ هێزێکی چەکداری بەعسیەکان هەڵدەکوتنە سەرماڵی شەهید جەلال لە گەڕەکی خەباتی شاری سلێمانی. هەموو خێزانەکە دەست بەسەر دەکەن تەنها ڕەنگینی 6 ساڵان و عومەری برای ڕزگاریان دەبێت. دەمەوە عەسرێکی پاییز بوو باش لە بیرمە لەگەڵ دایکم لە ناو چیمەنی حەوشەکە چامانە خواردەوە لە دەرگادرا هەر خۆم دەرگاکەم کردەوە کە کامرانی ئامۆزان بوو ڕۆحی شاد بە ئێستا لە ژیان نەماوە بەڵام لە کاتی گەڕانەوەی من گریان بە دوایە کە من ئەمەوێ بچم بۆ ماڵی مامم ئەو کات لە شانە دەریە ژیان باش لە بیرمە کە دایکم ڕێگەی نەیان بەوەی کە هێشتا مناڵم و ئەگریم و ئیدارە ناکەم ئەگەر شەوێک لە ماڵەوە نەبم و لای ئەو نەخەوم بەڵام ئەوەندە سوور بووم لەسەرەوەی کە بڕۆم خۆم لەناو کەنتۆرەکەم چەند پارچە جلێکم دەرهێنا و لەگەڵ کامرانی ئامۆزام ڕۆشتم بۆیە باش لە بیرمە شەوێکی قورس بوو بە تەواوەتی ئەو شەوە گریام تا بەیانی بە ناچاری بەیانی زۆر زوو کامرانی ئامۆزا منی هێنایەوە بۆ ماڵەوە کە لە دەرگاماننا ماڵ خاڵی و چۆڵ بوو و هیچ کەس نەبوو دەرگاکە بکاتەوە تا لە دەرو دراوسێمان پرسی کە ئاماژەیان بۆیە کە ئەم شەو ئەمنەکان و قووە خاسە یاویانە بەسەر ماڵی ئێمەیە. تەواوی ئەندامانی خێزانەکەمان دایکم و باوکم و سێ خوشکم و برایەکم ئەو شەوە دەستگیر کراون. ئەو عومەری برام توانی بووی لە سەربانەوە خۆی فڕەباتە ماڵێکی پشتی خۆمانەوە و دەربازی ببێ. ئەو دراوسیانەمان لە برایم پاشا بۆ ڕۆژی دوایی پێیوتی نوتی کاکە بۆ ئێوە هاتوونەتەوە ئەم ماڵە
ئەوە چیەکەن وتمان بۆ وتی کاکە ڕۆژانە چەند وەختەیەوە لێرە نین سیارەی دایرەی ئەمنیەت و ئەڕام ڕاقەبا کامووی سەری ماڵی ئێوەکە ئێتر منەسام بە دایکم وتم دایبیکە بە خاتری خۆ ئازادەستە ئێوە گەنجن مابات با بڕۆین وتیان وڵایی ئێمە ناین بشمان کوژن ناین ناڕۆین منەسام تو ڕەبووم وتم دەکەیفی خۆتانە ئەوە منە ڕۆم تەکسەیەکم گر بۆ ماڵی شیرینی خوشکم ماڵیان لە بەختیاری بوو شەو پێم وایە بە سەعات و نیەک بە 2 سەعات هێزێکی گەورەی ئەم دڕندانە هەر هەمووی بە سەربان و بە حەوشە و بەدار و بەلادا بەزی بوو بۆ ماڵی ئێمە ئەمانیان هەموو ئەو شەوە گرت دایکم بوو شەیدازاتی برام بوو مەهاباد شەید مەهاباتی خوشکم بوو ڕووناکی خوشکم بوو خوا ئەفریقا پاچیزی خوشکم بوو لەگەڵ مناڵەکانی ڕووناک ئیتر من کە حەمە هات پێوتم وتی خاڵە خەبەری کردموتم چی حەمە وتی هەستە ئەم شەودایە فەخری ئەوان هەمویان گیراون ئیتر کە وای پێوتم من لێت ناشارمەوەش دۆم بشکە ویستم لەسەر قەروێڵەکە هەستم قاچم سڕ بوو کەوتم زاوایەکمان شاعیرە مامۆستا جەمال شارباژێڕی مردی ڕووناکی خوشکم بوو چوو بوو بۆ دایرەی ئەمن عریزەی دابوو توی منەوە خێزانمە و ڕەتی بەو ماڵەوە نییە بە زەوشەوە بە میواناری ڕۆشتۆ و گیراوە ئەویان بەردا خوشتێکی کەم خەزوری چوو بوو حاجی پاچیز ئەویشیان بەردا دوجار کە دایک و باوکمم لە بیرە نانی ئێوارەمان خوار هێشتا هاوین بوو خەڵک لە دەرەوە بوو بەڵام باوکم زۆر شڵەژا بوو وتی خێرا بڕۆن هەستن بڕۆن بۆ ماڵی خاڵتان ئێمە ماڵی خاڵم لە خوار ماڵی خۆمان بۆ نزیک بوو کە لە کۆڵانەکە دەرچین سەری فەرعەکە من بە سوودفە ئاوڕم مایە و باوکم هەردوو دەستی لەسەر ستارەکە دانابوو بۆ شێوە سەیری ئێمەیە کرد ئەوە دوجار بوو کە باوکمی تیا ببینمەوە ئەو شەو لە ماڵی خاڵم نووسین کە ئەو شەوەی ئێمە ڕۆیشتوین دایکم گەڕاوەتەوە دایک و باوکم خۆیان ئامادە کردووە بۆ سەفەر بۆ کێ بۆ بەغا دوو جانتایان حازر کردووە لەبەر ئەوەی ئەو ئێوارەیە دایکم کە ڕۆیشتووە بۆ دۆزینەوەی واستە دیارە ئەو کەسێک کە واستەکەیان بۆ پێی وتون واستێکم بۆ دۆزیمنەتۆ لە بەغا ئەچینە بەغا ئەو کاتە عەدنان خەیرۆڵڵا بوو و وەکوتم دایک و باوکیشن لە ماڵۆ نەئەنووستن هەتا ئەو شەوەش لە ماڵی خۆمانە نەنووسە بوون ئەو شەوە لە سەربانی ماڵی حاجی عەزیز نووسە بوون دایکم و باوکیشم کاتێک کە ئەمنەکان لە دوای 12 شەویان و فەرەیدونیشیان لەگەڵایە یەنە سەر ماڵەکەی ئێمە چۆڵە کەسی لێ نییە ئەچنە سەر ماڵی حاجی عەزیز دایک و باوکم ئەگرن و هەموو مناڵەکانی حاجی عەزیز بە خەبەرێنن یەک بە یەک پیشانی فەرەیدونیان بزانە ئەمە خوشک و براکانی کەمالن ئەڵێ نامە هیچی خوشک و براکانی کەمالین ئەمنەکەش بە تووڕەیەوە بە باوکم ئەڵێ کچەکانت لەکوێن لە مەلهاکەی توی مەلیکن دیارە ئەو کاتە لە توی مەلیک نادی مەشروب خواردنەوە هەبووە باشە کە ئەمەی وتووە و بۆ بەشەڕ لە بینی باوکم و ئەمنەکە لەسەر ئەوەی کە بەو شێوازە ینی لەوێەوە ینی معاملەکان بەو شێوازە بۆ لەگەڵ خەڵکە دیارە دایک و باوکم ئەبن بەیانیەکەی زوو بە دەنگی دەرگا هەمووی خەبەرمان بۆ دەرگایانێکی زۆر هەموو خێزانەکە بوو بە گریان بوو بە هات و هاوار من بە حەپەساوی وەستا بووم تێن ئەگەیشتم یعنی چی دایک و باوکم گیران بۆ گیران لەبەر چی گیران ئەوەی لەو کاتەیە بم بیرما هەوت بە تەنها ڕەفتێکی خاڵۆژنم هێنا و لە قژمم بەست و ڕۆیشتمەوە بۆ ماڵی خۆمان
ئەو شوێنی کە ئەڵێم بۆ داجار باوکم تیابینی کە گەشتمە ئەویا سەیرم کرد بەردەمی ماڵەکەمان هەموو خەڵک وەستا بوو قەرەباڵغەیەکی زۆر زۆر بوو تاو خێزانەکانیش گیران ئیتر هیچ ئومێدێک نەما من ێساش بەبیرمێ ڕۆژێک لە خواری خوارەوە لە سوچێکی دوور دوورەوە سیرمان کرد یەک لۆری گەورە لەبەر دەرگای ماڵی ئێمە بوو ئەشیاکانیان هەموو بردین دواتر بڕیاریان نایە هەنگاوی یەکەم هەر مناڵە و بچینە ماڵێک بۆ ئەوی نەگیرین بە شاراوەی یەکەم هەنگاو لە دوای گرتنی دایک و باوکم خوشک و براکانیش لێ کراین نەمتوانی لەگەڵ خوشک و براکانیشم بم من بەرماڵی پورێکم کەوتم ئەوانیش هەریەکە و پورێکم بردینیە بۆ ماڵی خۆی لەگەڵ ئەوەی من بەخدیاورم بوو بەوەی کە لە دوای ماڵی باوکم لە ڕاستیا لە ماڵێکی میهرەبان و باوەشێکی گرم و دڵێکی پڕسۆزا پەروەردە بووم سەیمەجی مامم هیچ وەختێک کەم تەرخەم نەبووە لەگەڵ تەواوی خێزانەکەیە بەرامبەر بە من و پەروەردەکردنی من بەڵام لە ڕاستیا ژیان لەگەڵ چیرۆکی بێدایکی و بێباوکی و بێ خوشک و برایی ژیانێکی ئەستەمە دواتر من لە مەکتەبی ڤیان بووم ئەو کاتە لە دوی ناوەندی بووم زۆر بیری دایک و باوکمەمە کرد زۆر بیری ماڵەکەمانەمە کرد بڕیارم ما کە بڕۆمەوە چەندیش پیانوتە بووم کە نابێ بچیتەوە بەو گەڕەکەیە بەڵام دیار بۆ قەدەر لە چارەی نووسی بوو بەبێ هەموو شتەکە ببیر کە ڕۆیشتمەوە بە هەمان شێوە کۆمەڵی خەڵکی زۆر وەستا بوو خانووکەمان ڕووخا بوو چەند مناڵ بووم بەس زۆر ناخۆش بوو ئەو خان و ماڵی کە من تایەژیا بووم بە ڕووخاوی بیری ماڵی شەید حاجی ڕوخێنرا ماڵی شەید کەماڵ ڕوخێنرا ئەو کاتە ئێمە لە خانووی خۆمان نەبوو بەکرێتیا بووین ئەوەی ماڵی ئێمە نەڕوخێنرا بڵێن ئەو ڕستەی باوکم هەمیشە لە مێشکمایەکە چەند کەسێک ئەمەی بۆ من گێڕاوەتەوە کە باوکم فەرموویەتی حاجی چۆن لەم دەرگایەوە برایە دەرەوە چۆن ڕۆیشتە دەرەوە ئێمەش هەر ئەبێ بە هەمان شوێن پێی ئەو بە دوای ئەوە لە ماڵە بۆ جۆرە بچینە دەرەوە ئەم کوڕانە خۆڕاگر بوون هیچ احترافێکیان نەکردووە من بۆ مێژوو شایەتی ئەوە ئەدەم بە کرفەرەج بۆ مێژوو شایەتی ئەووادا کاکتەها بۆ مێژوو شایەتی ئەووادا من تەلەبە بووم خەریکی پرۆڤە بوون لە ماحەت بەڵام هاوڕەکانم گیرا بوون ترسێکی زۆریش لە دڵما هەبوو بەڵام یەکێ لە جامێرەکانی ئەوان کەسیان ئەترافیان نە لەسەر من کرد نە لەسەر ساماڵ کرد نە لەسەر شۆڕش کرد نە لەسەر خالید کرد نە لەسەر کەس کرد بەڕاستی ئەوە گەورەیە بۆ ئەوان ئەمانە زۆر خۆڕاگر بوون بۆ تەنها وشەیەکیشیان نەدرکانەوە خۆ ئەگەر بیان درکانایە یەکەم کەس منە بوو بگیرامایە ئەوایە بە کرفەرز بگیرایە ئەوایە کاکتەها بگیرایە خەڵچکەمان لەگەڵا هەبوو بۆیە ئەوانی کەش کە ئەمان ناسین بگیرانایە ئەوان هیچ نادرکێنن بەڵام بەڵگاگیرەوەکانیان شاهێدن بەسەریانەوە ڕۆژی 24 دەی ساڵی 1970 بە بڕیاری بەڕێوەبەرەتی ئەمنی سلێمانی هەر 5 گەنجەکە لە دووڕیانی سەرچناری شاری سلێمانی گول لە باران دەکرێن دوای ڕەمیکردنیان پارەی فیشەکەکانیان لە خێزانەکانمان وەرگرتوتەوە لە ناو سجن ئەو فترەیە من لە کاتی پرۆڤەی مەسیحیەکە بووم ئاڵا عومەر هاوڕێم بوو ئاڵا ئەو کاتە وەکو تەطبیق لە خەستەخانە وەکو تەطبیق بردویان چونکە مەعهەدی تاو کردبوو وەکو سستەر کاریانە کرد هاو بۆ مەعهەدوتی بەکرد لەی دوورانگەی سەرچنار کۆمەڵی خەڵک گول لە باران کران پێم وایە هاوڕێکانی توێ وتم چوزانیتی وەڵی خەڵک باسییان کردو کە هێنانە بۆ خسخانەش دوایە کەوتم سێرم کردوت دەموچاویان ئەوە تەشوێ بووە نەم ناسیونەتەوە بەڵام وابزانم جەلالیشی تایە وتم چەند کەسموتی 5 کەسم تەواو لە 24 دەیا بوو کاکەم هەر لە هەوڵی هاتوچۆی بەغایە بوو سەفرێکی بەغای کرد
تەلەفۆنی کردو توی باران بڵێن بڕوا پرسیار کاڵێن لە دووڕیانەکەی سەرچنار 5 کەس گولە باران کراون بەدارەوە بەسراون. بەڕاستی ئێمە نەمانزانی. تۆبی عەدلێکەش ئاگادار کرابوونەوە بە هیچ شێوازێک نابێ ئەمە نەهێنیە بدرچێت. ئەمانە مخەڕی بن. هەستاین چوون پرسیارمان کرد چێ پزیشکی خەفەر بووە. چوین دۆزیمانەوە کە دۆزیمانەوە قسەمان لەگەڵا کرد وتی مەجموعەیە کوڕی گەنجن وتمان فڵان و فیسار و لە ناو هەموو ناوەکانە من ناوی بەرهەمی برامە مێنا ئاخێکی هەڵکێشا وتی ئەرەوەڵا بەداخۆ ئەو بەرهەم ناوەی تیا بوو. یەکە بەرهەمی تیا بوو یعنی جەلالیش و کەمالیش و تاریقیش و عەلیشی تایە. کە چوومە ماڵی مامم هەموو هاواری ئەکرد هەموو ئەگریا هەموو ئەیقیژان نیشتێنە ئەگەیشتم. ئەیاون شەهید کەمال شەهید کراوە ڕەمی کراوە نەمەزانی ڕەمیکردن چییە نەمەزانی شەهیدکردن چییە تێنە ئەگەیشتم بۆ ئەم خەڵکە ئەگری. ئیترخسیانە ئیسعافی کۆ بردوونیان بیان نێژن نازانم لە چۆشیان نێژن ئەمە ئاڵا هاو بەم نیوت. لە ماڵی مامم بردیانی بۆ ماڵی کەسێکی تر لەبەرەوەی نەشیان ئەهێشت تەعزیە دابنین نەشیان ئەهێشت بگرین ئەترسان ئەم 5 مناڵەش بگیرێن. نەمانەتوانی پرسیان بۆ دابنین. یەک دوو ڕۆژ لە ماڵی و کوڕی ئامۆزان بووین قۆقاساتە سەرمان. لە ماوەی ئەو شەو ڕۆژە ئێمە 3 شوێنی جیان پێکردین. بەس بۆ ئەوەی نەگیرین نەشمانتوانی پرسیان بۆ دابنین. دوایینە چوینە ماڵی کچێکی ئامۆزام لەوێش پرسەماندانا لەوێش هەر هەڵیان سانین ڕێگەیان نەدا. دوای هەستان چوونە ماڵی بەکری مامم لە گردەکەی سەرچنار ئیتر لەوێش هەر ڕێگەیان نەدا بۆ هەموو شوێنەکەەوە بە دوامانەوە بوون. دوایی کەوتینە پرسیار و پرسیارم کوڕانە لە چاڵێکی زۆر کەمانێژرا بوون هەر بە ئەژنوەیەکیش نەبوو. دوای ئەوەی کە لەلایەن شارەوانیەوە ئەنێژرێن هەر ئەو شەوە کە سوکارەکان بڕیارێن کە بە پارە لە ڕاستیە و بەکڕینەوە و بە دزیەوە لە مۆزەفەکانی شارەوانی تەرمەکان بکڕنەوە و جارێکی تر ئەسپەردە بکرێن و بشۆرێن و کفن و دفن بکرێن کە ئەمە شانازیەکی گەورەیە بەڵام لە هەمان کاتە ئازارێکی گەورەشە. بەداخەوە ئەوەش هەر بە دزیەوە لەبەرەوەی پێیوا بوو ئەم تاوانەکانیان ئەوە نەگەورە بووە نابێ بژنێژرێن و ئێستاش گۆڕی شەهید کەمال و هەر 4 هاوڕێکەی لە گردی شەهیدانن لە سەیوان. لە دوای ئەو خیانەتە گەورەی کە فەرەیدون ئەیکا چارەنووسی فەرەیدون ئەمێنێتەوە تا دوای ڕاپەڕین لە بەشێک لەو پرۆسەی کە وەکو تۆڵە گەیشتن بە سزای خۆیان و تۆڵەی ئەو خیانەتە و ئەو ئەخباریان لێکراوەتەوە کە لە کاتی خۆیان لە هاوڕەکانیان کردو. هەموو هەوڵەکان بۆ کەمال وەستێنرا هەموو هەوڵێکمان لەسەر ئەو بوو کە چی بکەین بۆ دایک و باوکم. یعنی چی هەوڵێکیان بۆی بیان بینین. دوای ئەوە ئێمە هەر ئومێدمانە بوو خێزانەکان بمێنن. بەڵام هیچ سۆراغێکمان دەست ناکەوت. بیرمە نەنکم دایکم ڕۆحی شاد بێ هەموو بەیانیەک ئەچوە بەردەمی تەواری هەتا ئێوارە ئەویست بەس بێڵم کچەکەم ببینم هەموو ڕۆژێکیش بە جلو خواردنەوە ڕۆی هەتا سەریشی نایەوە هەر نەیتوانی. زەمن هات و زەمن ڕۆی ئەوە بوو لە دەنجی گەلی کوردستانەوە بانگەوازەکرا بۆ ڕاپەڕین. بە بەردەوامی هەتا ڕاپەڕین ساڵی 91 ئێمە لە ترسی گرتنا بووین لە ترسی ئەوەیە بووین کە ئێمەش بە هەمان شێوە دەست بەسەر بگیرین تا ڕاپەڕینی 1991 بەیانیەکەی زوو تەقوتۆق دەستی پێکرده بوو. لە حوتی 3 بەیانی کاگڕێبواری برام هەمومانی خەبەر کردەوە وتی هەستن زەماوەندە ئیتر دایک و باوکمان بەرئەبن ئەمڕۆ دایک و باوکمان ئەگەڕێنەوە لە بەرەوەی دەرگای سجنەکان ئەشکێندرێن ئینتیفازە بوو ئەوان لەناو ئەچن بۆیە ئێمە
هەموو خەمەکانی ترمان خستە ئەولاوە خەمی شەید بوونی شەید کەمال خەمی نەمانی ماڵ و حاڵ و ئەو هەموو ئازار و عەزابەی چەشتمان قوربانی دانێکی زۆر و هەوڵێکی زۆر ئەم نەسوورەکە گیرە. من ئەوەی بەلامەوە زۆر گرنگ بوو کە حەماسم هەبوو بڕۆم بۆ سزنەکە بوو کە بزانم ئایا دایک و خوشک و برا و کەس و کارمانی تایە یا کەسی تایە لەگەڵیان نابوو بێ. هێشتا تەقەما بوو لە ئەمن لە ڕۆژی دووەمە هێشتا مەیتەکان لەویا کەوتە بن ئێمە هەمومان ڕۆشتینە دایرەی ئەمنە سوورەکەەوەی ئێستا ئەمنە سوورەکەیە هەموو چاڕوانی ئەو بووین کاممان یەکەم کەس دایک و باوکمان ئەبینین کێ یەکەم کەس ئەیان بینێت و لە خەمی ئەوە شابووین کە تۆزێ گەورە بووبووین و نەمان ناسنەوە. ئیتر من کۆمەڵی دیکومنتمان دەستکە و ئەوراق و مەوراق و شت بۆی گەڕاین برادێکی کەش کاکجەزای سازی داوە ئەویش کۆمەڵی دیکومنتی دەستکەوتە بوو گوێمان لە دەنگە بوو بە پێشمەرگەکانمان ئەو ئەماوە ژێرزەمینەکە سجنی تیاماوە ئەوەوە دوێنێ هەموو سجنەکان ڕۆیشتونەتە دەرەوە لە خەڵکی تر بوو دەنگی ئایەوە بۆ ئێمەوەمان ئەزانی هێشتا سجنی تیاماوە بەڵام باوەڕمان بە ئەوانە ئەکرد بە بەردەوامی بە هەموو جێگەکانە ئەگەڕین. کاکجەزا مەلەفێکی داینێ بوشڕەخان خوشتی براژنمە کە خوێن بێوتی ئەی لەوەڵێ سەر بڕاون یعنی ئێمە تەرکیزمان نەکرد بۆ سەر ئەوەی کە ئەڵێ تونەسەب قەطع الرقاب ثلاثة عوائل المجرمين بضمنهم العائلة مجرم بەرهەم عومەر سەعید. ئەگەر بگەڕێمەوە بۆ ئەو داواکاری کە مامۆستا پاکیزەی خوشکی شەید بەرهەم تەقدیمی کردبوو ئەو جوابێک کە ئێمە لە ئەمنە سوورەکەەوە دەستمان کەوتۆتەوە کە ئەڵێ تم قطع رقابهم في هيئة كركوك كواتا ڕەوانەی هەیئی کەرکووک کراون و لەوێ دوجار سەریان لاشیان کراوەتەوە یاخود زیندە بەچاڵ کراون. ئەو داوایەگەکە لە دایرەی ئەمن ئەڵێ بەحث المواطنە پاکیزە عومەر سەعید ئەو داواکە ئەڵێ چارەنووسی دایکم و براکەم لە دوای ئەوەی براکەمتان کوشتووە چییە؟ ئەمان جواب یەکتریان داوەتەوە لە کتابەکانە بەنەهێنی ئەڵێ لەسەر داوای پاکیزە عومەر سەعید کە بە دوواچوونەکە بۆ خێزانەکانیان بزانێت چییە ماون ئەم خێزانانە لە 5 خێزان دوانیان بەربوون دایکی شەید تاریق ئاسوڵخان لەگەڵ ژنەکەی شەید عەلی. ئەمان دوای 6 مانگ حکم بەردران واتە ئەو دوو عایلەی تر بەڵام سێ خێزانەکەی کە بە ئەمری عەلی حەسەن مەجید سەر بڕاون ماڵی شەید حاجی ماڵی ئێمە ماڵی شەید بەرهەم ینی گرتنەکەیان و سەربڕینەکەشیان هەمووی لە مابینی مانگی 9 بۆ مانگی 12یە. بەڵام ئێم هەر لە چاوەڕوانی ئەوەیە بووین هەرچەنە ئەو مستەمسەکاتانەش باسی ئەوەی ئەکرد کە ئەوان لە ژیانانە ماون لە 12/12/1987 ملیان پەڕێنراوە بە سزای مەلپەڕاندن بەڵام ئێمە هەر لەسەر بنەمای ئەوە درێژەمان بە ژیاننا کە نەخێر ئەوان هەر لە ژیانە ماون لە بەرەوەی ڕووفاتیان نییە. ئێمە چەند ئیتر بڵین پەرلەمان بوو حکومە دروست بوو دەستگای شەهیدان دروست بوو بەوەی کە ئەمانەوەکو شەهید تۆمار بکرێن ئێمە قەنەعەتمان بۆ نەبوو کە لە ژیانە نەمابوون. جارێکی تر ئێمە چاوەڕوان بوون کە حکومەت حیزبی بەعسی ئەڕۆخێت و سجنەکان ئەشکێندرێت و دایک و باوکی ئێمە ئەگەڕێتەوە. هەر بەردەوام بەڵام بەداخۆ جارێکی تریش ئەوەی کە لە ئەمنی بەغاش بەردەست ئێمە کەوتەوە هەر ئەو مستەمسەکاتە بوو کە ئاماژەی بەوە کردووە ئەو خێزانانە بۆ شێوازە 3 خێزان ماڵی کە سوکاری دایک و باوکی من خوشک و براکانی شەید حاجی و دایک و باوکی لەگەڵ خوشک و برای شەید بەرهەم و دایکی کە قەتە ئەڕێت قاب کراون بەڵام ڕووفاتیان نییە. یەکێک لەو شانی کە زۆر ئازاری ئێمە ئەیە ئەوەیە کە گۆڕی ئەو شەهیدانە ونن ینی لانی کەم تۆ ئەگەر گۆڕی کەسێکی ئازیزت بزانی قسێکی کوردەواری هەیەڵێ گڵ مەیل بڕە ینی لانی کەم ئەچیتە سەر گۆڕەکەی و کەمێ خۆت ئاوێزانی کێلەکەی و خۆڵی سەر گۆڕەکەیەکەی تۆزێ سەبووری دیە و لە ڕووی دەرونیە و ئارامە بیتەوە یەکێک لەو ئازارانی کە بەردەوام لەگەڵ ئێمەیە ئەژی و ئەو خێزانانەی کە سوکارەکانیان بوون بە قوربانی و گۆڕۆنن ئەوەیە کە ئێمە نازانین لەژێر کامە بستە خاکی ئەم وڵاتە ئەم کوردستانە ئەم عێراقا ینی جاری وایە بە حەزەرەوە پێت لەسەر ئەرزەکەدانەی بۆی نازانی ئێسک و پرووسکیان لە کامە بستە خاکی ئەم خاکەیە بەڕاستی نێژراوە. لە هەمان ئەو شوێنەی گەنجەکانی تێدا گول لە باران کرا ساڵی 2009 نەورۆزی مانگر بیرۆکەی دروستکردنی مۆنۆمنتێک بە ناوی شەهیدانی دەروازی شارەوە بۆ ئەو شەهیدانە پێشنیاز دەکات و پاشان باخچەیەکی بچووکی بۆ دروست دەکرێت.
کۆمەڵی خەڵک کە بەڕاستی جێگەی دەستخۆشیە لێرە و ناویان بهێنرێ پێم وا بێ سەرەتایەکەمین کەس کە کاک نەورۆز بوو نەورۆزی مانگر بوو کە هەم لێرە کاتی خۆی پەیکەری موعەمەر قەسافیان دانابوو ئەو لای برد و هەر بیرۆکەکەی ئەویش بوو کە بەم شێوازە بۆیە دیارە لە ڕێگەی کاک نەورۆزەوە پەیوەندی کرا بە ئەو هونەرمەندەی کە یەکەم جار ئەمەی دروست کرد مەهاباد بوو مەهاباد خان بوو و لەسەر ئەرکی مام جەلال یەکەم جار ئەم مۆنۆمێنتە لەسەر ئەرکی مام جەلال بە دەستپێشخەری ئەو بەڕێزانە دروستکرا دواتر لەلایەن بەڕێوەبەرایەتی باخچەکانەوە ئەم باخچەی بۆ دروستکرا و ئێستاش بە هەما هەر باخچەکە لە ژێر ئیشرافی ئەوانایە. کاتێککە من ئەوروپا هاتمەوە یەکسەر ڕخراوی شێدارام لەگەڵ کۆمەڵی گەنج و مناڵانی خانەوادەی شێدا دروستمان کرد لە ناو بەڕێوەبەرایەتی گشتی شێدان و ئەنفال کراوەکان. لەو کاتیا ئیتر اقتراحیەوە کرا کە من ببم بە بەڕێوەبەری ڕاگەاندن کە لە ساڵەکانی 2010 بۆ سەرەوەیە لێیکێ لە کەسەکانە کە وتم بە دوادا چوونمان بۆ کرد ئەم کەسە بوو کەسی شەیدەکانی دەواازەی شار کە خۆم ناوم لێنا شەیدانی دەواازەی شار من اقتراحم کرد بۆ هەموو ئەو شەیدانی گولەباران کراون لە ناو شاری سلێمانیە کارێکی هوەری دروست کرێت لەبەرەوە کارە هوەریە کامێنێتەوە بۆ نەوەکانی داهاتوش ئەو پرسیارە دروستە بێ بۆ لێرەدا کۆمەڵێک کەس یا کەسایەتێک گولەباران کراوە. قسەم لەگەڵ مەهاباد جەمال کرد یەکێکە لە هونەرمەندە دەستڕەنگینەکان هینێکی دروست کرد دەرگایەکی دروست کرد ئیشێکی زۆر گەورە بوو ئیشێکی سیرامیشی گەورە بوو. کاتێک کە وێنەکەیمان نرد بۆ مام جەلال و دکتۆر بەرهەمیش لەو کاتەیە بەلایەقی زانی شانما هەموو دەنگیان لەسەردا کە لەو شوێنەیە بکرێ باخیشی زۆر جوان.